بەناوی خوای گەورە و میرەبان سڵای خوای گەورە لە هەموو خوشک و برا جوانەکانم ومێ دەکەم ئینشاءالله هەموو لە ساغ و تەندروست بن ومێ دەکەم ئینشاءالله ئەم بارودۆخەش کە لە کوردستانە دەگوزارێت کە لە دڵنیایەوە کاریگەری لەسەر ئێمە دروست کردووە و کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە لەسەر خانەوادەکان دروست کردووە بە زووترین کات بە باشترین شێوە تێپەڕ بکات کە ومێ دەکەن ئینشاءالله داهاتوویەکی خۆش و ئاسوودە بۆ هەموو لایەکمان هەبێت. ئەزیزان تەنها وەکو بیرخستنەوە ئەگەر لە بیرتان بێت لە بابەتێکە لە سەرەتاوە باسی خودناسیم کرد کە وتم با خۆمان بناسیم. دوای لە سیمیناری دووەمە باسی خواناسیم کرد کە تاقە و وزەیەکی گەورەتریش بوو کە ئەوەش گرنگ و مهمە کە دەبێ بیناسیم. سێ کوچکەی سێم باسی ژیان دۆستی یان ژیان ناسیم کرد. ئێستا تقریبان وەکو ئەڵێت خەریکە هاوکێشەکە تا ڕادێک ئەمسەر و ئوستەریمان لێوە دیارە بێت ڕەنگە وەکوتم نەمانتوانی بە 100% حەقی خۆی بدەینێ بەڵام تا ڕادەیەک باسی خۆمان کرد و باسی دەسەڵاتە گەورەکەی بەرامبەرمان کرد کە بریتی بوو لە خوای گەورە و باسی ئەو پەیوەندیشمان کرد کە بریتە لە ژیان لە بینی ئێمە و خوای گەورە کە خوای گەورە ئێمەی خەڵق کردووە دوای ژیان دێ و دوای ژیان تەواو بێ و دوای دیسان ژیان دروستە بێتەوە و هەندێک ژیانی دنیامان باز کرد هەندێک ژیانی قیامەتمان باز کرد و تا ڕادەیەک باسی ماهیەتی ژیانمان کرد و مرۆڤ چۆن بژی بەڕاستی بتوانێت بمانای کەریمە بڵین ئەمە دەژیت چکە من بۆچیمە 40 ساڵ 50 ساڵ 6 ساڵ ژیان بەڕێکی بەڵام تامت لە ژیان وەرنەگرت بێت و ژیان سوودی لە تۆ وەرنەگرت بێت وە کۆمەلگا سوودی لەوە تۆ وەرنەگرت بێت. خاڵی چوارم ئەزیزان کە بابەتی چوارم کە ئەمڕۆ پێم خۆشە باسی کرد کە بابەتێکی زۆر گرنگە و قەناعەتم وایە هەمومان پێویستە ئیشی لەسەر بکەین ئەوش بریتە لە خەڵکناسی و یاخود خەڵک دۆست ناسینی کەسەکانی بەرامبەر. ئەزیزان ڕاستە من هەم وەکو بەختیار ڕاستە من قەناعەتم وایە شتێکی تر شەیە کە بریتە لە خوا و ڕاستە قەناعەتم بەوە شەیە کە شتێک هەیە بریتە لە ژیان بەڵام تەنها بەم سیانە ئیشەکە ناڕوە. شتێکی تر هەیە کە بریتە لە خەڵک، شتێکی تر هەیە کە بریتە لە میلەت، بریتە لە هاوڵاتی، ئیجا خەڵک بریتە لە برا، بریتە لە خوشک، بریتە لە دایک، بریتە لە باوک، بریتە لە عایلە، لە عەشرەت، لە هەموو کەس و کارەکان کەواتە لە ڕێی ئەمەوە من دەمێت پەیامێک بە ئێوەی ئەزیز و خۆشەویست بڵێم کە تکاتان لێ دەکەم نەدەبێت تەنها بۆ خۆمان بژین و نە دینیش پێی خۆشە تەنها بۆ خوا بژین بۆ خواژیانیش ینی لە ئیسلامەتی و دینداری کاتێک باشە و چاکە و مەزبوطە تۆ خێرت هەبێ بۆ ئەوە نییە فەرمودەکە دەڕێت ئەو مسلمانەی المؤمن الذي يخالط الناس و لە تا کۆتایی فەرمودەکە دەڵێت ئەو مسلمانەی کە تێکەڵاوی خەڵک دەکات و ئازار و ناڕەحەتی و بێتاقەتەکانیان دەچێژێت زۆر باشتر و چاکتر لەوەی کە مخاڵەتەی خەڵک ناکاو تێکەڵاوی خەڵک ناکاو تەنها بۆ خۆی دەژی ناکرێت جەنابەت و بە تەمای قیامەت بەدەست بێنیت بڵی تێکڵاوی خەڵک ناکەم نەچاکەم بۆ خەڵکە نەخێرم بۆ خەڵکە هیچ شێکم بۆ خەڵکەوە دەچمە ئەشکەوتێک و هەتا مردن دەژیم کێش دەڵێت کە ئەو عیبادەتت قبوڵە بێ بەو جۆرەوە کێش دەڵێت دەتوانی بەردەوام بی. بۆیە ڕەکیزەی چوارەم و یاخود سیفەتی چوارەم و یاخود خاڵی چوارەم سیمیناری چوارەم من ئەمڕۆ باسێکی خەڵک ناسیتان بۆ دەکەم بۆ زانیاری بەڕێستان ئەزیزان ئەگەر تەنها و تەنها بیرتان خەمەوە مرۆڤ لە چی پێک دێت ینی کەسایەتی لە چی پێک دێت ئەو کەسایەتیانی کە لە چواردەوری من و تۆیە بۆ زانیاری بەڕێستان تقریبەن ئەتوانین بڵین لە چوارپین شت پێک دێت. یەکەم مرۆڤەکەی بەرامبرت شتێکە کە پێی دەڵێن ڕۆح ئەمە شخصیتێک بەشێک لە شخصیت پێکێنێ و ئەو کەسەی کە لە بەرامبەرتە کە ناوی خەڵکە جاوتم خەڵکێکی دوژمن یان دۆست خەڵکێکی نزیک یان دۆر بەشێکی بریتێ لە ڕۆح ئەوە لە لای خۆت وەریگرە بەشێکی تری بریتێ لە مەزهەری خارجی کە ئێوەی نابینا لەواچە نەیبینن بەس ئێمە دەیبینین بەشێکی تری بریتێ لە بوارە کۆمەڵایەتی و بوارە اجتیماعیەکەی بەشێکی تر بریتە لەوەی کە تا چەند انفعالی هەیە تا چەند کارلێکی هەیە لەگەڵ چواردەورەکانە و بەشێکی تریشی کە گرنگ و مهمە بریتە لە توانای عەقڵی ئەو کەسە کەواتە ئەگەر بە من دەڵێ دکتۆر من خەڵک چۆن بناسم
ئەڵم بە ڕوحیا دەیناسی، بە توانە عەقڵیەکانی دەیناسی، بە مەظهەریا دەیناسی، بە ئینفعالات و کار و کردەوەکانیا دەیناسی و بە بوارە کۆمەڵاتیەکە ئیناسی. ئەم پێنج شەشتە بەڕاستی کەسایەتیەکان پێکێنێ، مرۆڤەکان پێکێنێت و هۆکارێکە بۆ ئەوەی کە بتوانین پێی بڵێن وڵای ئەمە مرۆڤێک کە سەرکەوتوو یان سەرکەوتوو نییە، یان خۆشبەختە یان خۆشبەخت نییە، یان لە ژیانە دەتوانین ئیسفادەی لێ بکەین یان نە. زیاتر بچمە ناو بابەتەکەەوە چکە ئەم بابەتە قسە زۆر هەڵدەگرێ و ئومێ دەکەم بەم ئەڵقەیە بتوانم حەقی بدەمێ گەر نەش بوو لە ئەڵقەیەکی ترندێکی لێ باشەکەین. بۆ معلوماتی جەنابتان مرۆڤ لە چەند شتێکا جیاوازن، لە چەند شتێکا وەکو یەکن. بۆ نمونە هیچ مرۆڤێک نییە لەگەڵ مرۆڤێکی ترا لەسەر ئەم گۆی زەویە هەتا ئێستاکێ کە ئێستاکێ گۆی زەوی پێم وایە لە 6 ملیار نزیک بۆتەوە و دەبێت چەند ملیۆنەها و ملیارەها خەڵکیش تا ئێستاکێ مرۆڤ با بڵێن بەڕێ کراوە و مرۆڤایەتی بەڕێی کردووە تا ئێستاکێ سەری پەنجەی یەکێک لە یەکێکی تر ناچێت، کەواتە لە خەیاڵ و لە بیرتان نەچێت و تۆ هەڵەی ئەگەر قەنەعەتت واوێ مرۆڤەکان هەمووی وەکو یەکن، تۆ هەڵەی ئەگەر وابزانی هەموو مەلایەک وەکو یەکە، هەموو دکتۆرێک وەکو یەکە، هەموو هونەرمەندێ وەکو یەکە، هەموو برایەک وەکو یەکە، هەموو خوشکەکانت وەکو یەکە، هەموو ئافرەتێک وەکو یەکە. بەڕێزێک لە کاکتۆر بڕیارم داوە بە حیاتی ژن نایەن، بەڵام بۆ جەنا بوا لوتت کردو بە ئاسمانە بۆم دەرکەوتووە ئافرەت سپڵەیە. غەڵەتیت، هەموو ئافرەتی وەکو یەک نییە. ئافرەتێکی تر لە کاکتۆر بۆم دەرکەوتووە پیا و وەکۆڵێت هیچیان وەکۆڵێت پێنج پرسی قەڵب نان، هەمویان ناڕەسەنن، هەمویان خراپن، هەمویان بەدڕەفتارن. غەڵەتی، هەمویان وەکو یەک نییە. بەڕێزێکی تر لە کاکتۆر بۆم دەرکەوتووە یەک سیاسی ڕاست ناکە. غەڵەتی. بەڕێزێکی تر لە دکتۆر بۆم دەرکەوتووە هەچی دکتۆر هەمی قۆڵ بڕە. غەڵەتی. بۆ لەبەرەوەی بیرت نەچێت لە پەنجەی دەستیانەوەمانە جیاوازن. تۆ ئەگەرەتەوەی خەڵک ناسیت هەبێ، ئەگەرەتەوە سیمینارەکەی من وەرگێ، دەکەوێت سفادە لەم بابەتی من بکەی لە یەکەم پەیام کە من پێت دەڵێم، یەکەم قسە کە پێت دەڵێم دەوەیە کە تکایە لە خەیاڵ و لە بیر و هەست و نستی خۆتە بیکە و مرۆڤەکان ڕاستە زۆر جا لە شقلیانە لە یەکەچن، لە دڵیانە لە یەکەچن، لە مێشکیانە لە یەکەچن، لە گورچیلیانە لە یەکەچن، ڕاستە لە ڕەحم و لە هێرکەدان و لە مەشتیان لە یەکەچن. ڕاستە بۆ نمونە هەمویان خوێنبەریان هەیە، خوێنهێنەریان هەیە، هەمویان بۆ نمونە کۆمەڵێ بڕبڕی پشتیان هەیە و کۆمەڵێشتیان هەیە کە لە مێشک و دوودەرونی مرۆڤەکانە هەیە، بەڵام لە یادتان نەچێت زۆر شتی تریان هەیە، زۆر شتی تریان هەیە کە جیاوازن. لە زۆر جار لە بوارە دەرونیەکانە نزیکە بنەوە لە یەک، زۆر جار لە بوارە دەرونیەکانە، لە بوارە عاتفیەکانە، لە بوارە کار و کردەوەکانە نزیکە بنەوە لە یەک، بەڵام زۆر شتی تریشیان هەیە جیاوازە لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر جیاواز. کەواتە ئافرین بۆ ئەو مرۆڤەی، ئافرین بۆ ئەو گەنجە جوانی کە گوێی لە دەنگ بە کۆدی هەیە بۆ زۆرێ لە کەسەکان. من هەندێک لە گەنجە بینم لەگەڵ برادێکە فێری خۆشمەچی و گاڵتەچی و پێکەنین و حرکە حرێک بووە، کەچی سێرێکەم کۆپی پێستێکە هەمان سیاست لەگەڵ برادەکانی ترا بەکارێنە، برادەکانی تری حەزی لێ ناکەن، برادەکانی تر ڕقیان لێتی، برادەکانی تر دوای ماوەیە گوازی لێ دێنن. بۆ لە بروی ئەزیزەکەم تۆ هەڵە بووی هەمان سیاست کە لەگەڵ برادێکا بەکارتێنا دەتوت لەگەڵ هەمان برادرە بەکاری بێنی. من باوک ئەبینم، دایک ئەبینم، واتە سەورەکان مناڵەکان هەموو یەکە، مناڵێکیان بە تووڕەبوون عاقلەکەیت، مناڵەکەی تر بە تووڕەبوون لاسارترە بێ. مناڵێکیان بدە دەمیەوە ئەوەنێتی پیاوە بێت، مناڵێکی تر هەیە تۆزە بدە دەمیەوە بغرا بێت وە بەلەسا بێت. مناڵێکی تریان بۆ نمونە پارێشی بدەرێت باشترە بێت، چاکترە بێت، پاشەکەوتێکە. مناڵێکی ترت هەیە نە پاری زیاتر بدەرێت، دوو لە ڕوو جەنابتان بەرەڵا دەبێت، سەستەری دەبێت، تووشی شەلاتێ بێت، تووشی فلیمی ڕوتە بێت، تووشی بەدئەخلاقی بێت، تووشی جگەرە و نێرگەلە و مەشروب دەبێت. کەواتە پەیامەکەی من ئەوە بوو کە بەڵێ مرۆڤ لە زۆر شتا لە یەک دەچێت، بەڵام زۆرشتی تری هەیە جیاوازە. دەبێت ئێمەی مرۆڤەکان کە لەسەر بۆی زەوین پەیامی جیاوازمان هەبێت بۆ کەسەکان. ئەڕۆین ئەزیزان، حەقیە خۆت بپرسی دکتۆر شخصیت چییە؟ تۆ دەڵێ تعامل و خود ناسی و بهین با بڵێن مرۆڤ ناسی و یاخود خەڵک ناسی، تۆ دەبێت بزانی جارێ خەڵک بەچی دروستە بێت. خەڵک یعنی شخصیت، کەسایەتی، یعنی هەر خەڵکێک دەیهێنی یعنی کەسایەتیەک، شخصیتێک. کەواتە کۆمەڵێ سیفات، کۆمەڵێ شت هەیە کە لە کەسایەتی مرۆڤ دروستەکان. یعنی هەندێک لە سەرچاوەکان دەڵێن ئەو شانە، ئەو دەربڕینانە، ئەو هەڵس و کەوتانە،
ئەو وەکوڵێت ڕەد الفعلانەوە یاخود کار و کاردانوانی کە مرۆڤ دەینوێنێت لە بینی خۆی و چواردەوریە ئەمە بریتێ لە کەسایەتی. دکتۆرە توانی ڕوونیکەیتەوە با دەڵێ فڵانکە زۆر مەحبوبە، فڵانکە زۆر منبوزە، فڵانکە سروچاوی خواتەوە ناچێتە دڵمەوە، خۆ قەرزی لێ نەکردووی، خۆ شەڕی لەگەڵان نەکردووی، سوبحان الله ناچێتە دڵەوە. بۆ لەبەرەوەی هەندێک زمانی جەستەی هەیە بە دڵی تۆ نییە، هەندێک تعبیری هەیە بە دڵی تۆ نییە، هەندێک هەڵس و کەوتی هەیە بە دڵی تۆ نییە، هەندوو ڕەد الفعلی هەیە بە دڵی تۆ نییە. ڕۆژێ لە ڕۆژان ئافرەتێکتان لە گەڕێکی خۆتان بینیوە، ڕۆژێ دەمەدەمێکی کردووە لەگەڵ بۆ نمونە مەسەن عارەبانە چیەک لەگەڵ ئەبوو پیکابێکا کە من بۆ دقیژانێتی و هاواری کردو بەزمڕ هەر لە خۆتەوە بۆ دەست هەڵ ئافرەتە لە بەرچاوکەوێت بەچی لە ژیان تا قسە دەگەڵانە کردووە، لە ژیان تا لەگەڵ یادانە نشتی لە کاردانەوەیە کە نواندوێتی. نەخێر یەکێکی تر لێ برادرەکانت ڕۆژێ لە شوێنە پێویست وتت ئافرەتێکاڵێ بە برادرێکم و تخوا خێرتەگا ئەم جادێ زۆر چۆڵە بەجێ مەهێڵە هەتا براکەم دێ بە شوێنمە. ئەڵێ دکتۆر بۆ 5 دقە ئامادە نەبوو لەو ڕەسیفە لەو جادەیە لەو شەقامە لەو وەکۆڵێت لەو پارکە چاوەڕێ بکە قەیچێکە خۆ سیاری پێبوویان براکات و بشوێنە با 5 دقە تریش بە دیار منە دانیشتا تا من براکەمە بەجێشت. ئەم مووقیفە تۆ هەتا مردن بڕیار لەسەر کەسایەتی دەیت. کەواتە کاتێک بە منەڵی دکتۆر کەسایەتەکان چۆن بناسن، دەڵم کەسایەتەکان بە وشەکانیان نەبیناسە، بە کردەوەکانیان نەبیناسە، بە کاردانەوەکانیان بیناسە، بە مووقیفەکانە بە هەڵوێستەکانە بیان ناسە. یەک نەفرێک ڕۆژێ لە ڕۆژان پێویست بە 5,000 دینار بووە هەتا مردن بیرێ ناچێت. بیل گیتس خۆی دەڵێت ڕۆژێ چوومە بانقێک ڕۆژێ چوومە مەتارێک ئەڵێ پارەم پێ نەبوو نازان وردەم پێ نەبوو ئەڵێ نەفرێک گەنجێک لە ناو نزیکی با بڵێن ئەو شوێنە جەریدەیە فرۆشت ئەڵێ کە جەریدەیەک هەویستم بیخوێنمەوە پارەکەم پێ نەبوو وردەکەم پێ نەبوو باسی فەقیریە کا پێشەوەی دەوڵەمەند بێ ئەڵێ مناڵێکی لەسەر بۆڵێ ئەو گەنجاوتی هەڵی گرەقەی چێکە لە وتم ئاخر چۆن بە پارەی و چەند سنتێکڵێ ناوتی هەڵی گرەقەی چێکە من هەروە حەزم لێ ببەخشم. بێلگی سەڵێ دوای ئەوەی چەندین ساڵ کە بووم بە ملیاردێر ئەڵێ هەواڵم پرسی دۆزە بۆم بدۆزە ئەڵێ گەڕام دوای چەندین مانگ لیژنەیەکم دروست کرد ئەو مناڵم دۆزەڵم سێرم کرد گەورە بووە. ئەڵێ وتم وەرە من ئەو نەفەرم کە پارەم پێ نەبوو و ئاوات و ئەو کتێبە پێدەم ئەو جەریدێت پێدام منەمەوێ پاداشت بدەمەوە چەندێک پارەت ئێوە بیڵێ. ئەڵێ کوڕەکە قسەیەکی زۆر جوانیەوە دوتی تۆ ناتوانی پاداشتی من بدەیتەوە. من لە کاتێکە ئەو جگۆڤارم داپێت کە من خۆم ئەوەنە لە گیرفانمان نەبوو. تو ئێستا لە کاتێکا پاداشتی دیتە من ئەتەوێت ڕقەمێ ژمارێک پارێ بدەیت بە من بە هەزارها بە ملیۆنەها قاتی ئەو پارێت هەیە. بۆیە من لە گیرفانی بەتاڵەوە بەخشین بە تۆ. بۆیە بەخشینەکەی من جیاوازە لە بەخشینەکەی تۆ. بۆیە تۆ ناتوانانی تاویزی کەیتەوە. زۆر سپاس ماڵ ئاوانە ڕۆشت. جا بێگیت خۆی لە مقابلەیەکا دەگێڕێتەوە ئەڵێ لەو کەسە بەخشندەترم نەبینی لە گۆی زەویە و قەنەعەتم وا بوو ئەو لە من بەخشندەترە. ڕاستە من بە ملیۆنها دۆلار دەبەخشم بە ئەفریقا بە فەقیر و ژار بەچی بەڵام ئەو منداڵە بە گیرفانی بەتاڵەوە بەخشی. مەبەستم لە قسەکە چی بوو؟ شخصیت چۆن دروستە بێت، کەسایەتەکان چۆن دروستە بێت لە کاتێکە کە مووقیفت هەبێت کە هەڵوێستت هەبێت، لەو کاتێک کە خۆت میزاجت نییە و میزاجی خەڵک خۆشکەی، لەو کاتێک کە خۆت بارت لارە و باری خەڵک ڕاستکەیتەوە، لەو کاتێک کە دارایی خۆت باش نییە و دارایی خەڵک باشکەیتەوە و لەو کاتێک کە کەم تا زۆر خۆت پێویستت بە واستەیە واستە بۆ خەڵکێکی تر بکەیت، لەو کاتەیە کە خۆت سنگڵی بشووری سنگڵێکی تر بخۆی، لەو کاتەیە کە ڕەنگە خێزانی خۆت خانوادی خۆت زۆر و کۆڵی ئاسوودە نەبێت بەڵام تەلەفۆنێ بۆ خەڵکێکی تر بکەی بشووری خەڵکێکی تر بخۆی. کەواتە لە یادتان نەچێت خەڵک ناسی بەو جۆرە دەبێت و دەبێت بەو جۆرە بیان ناسنەوە. ئەزیزەکان قسە زۆر هەیە لە جۆرەتکانی کەسایەتی و قسە زۆر هەیە کە ئایا شخصیت کەسایەتی زیاتر ڕوونی بۆمان بکەیتەوە لە چی پێگی هەندێک لە بەرز بە لە ئەسڵ بۆ معلوماتی جەنابتان وشەی تەمەن کە بە ئینگلیزی پێی دەڵێ پێرسۆناڵەتی وشەی پێرسۆناڵەتی هەندێک لە سەرچاوەکان باس ئەوە دەکەن ئەڵێن وشەی پێرسن لە قیناعەوە هاتووە یان لە ئەوەی کاکرێتە دەموچاواتە هەندێک لە سەرچاوەکان دەڵێن پێرسۆناڵەتی بریتیە لەو سیمایی کە خۆتت بە خۆتت بەخشیوە و پێرسۆناڵەتی کەسایەتی دەڕوات
خراپەکەی لەوایە دەڕوات یعنی چی جەنابەت بەس گوێت لە دەنگی منە و کەسایەتیەکی من لە لای تۆ دروست بووە وەڕەنگە نەک ڕەنگە 100% وایە تۆ لە ڕێی ئەم منبەرەوە منیشت نەبینیەوە دەموچاوی منیشت نەبینیوە بەڵام بە دەنگم بە قسەکانم بە هەنێ گفتارم بە هەندێ وتەم بە هەنێ نمونەم کەسایەتیەکی من لە لای تۆ دروست بووە ڕەنگە ساڵێکی تر لە مەجلیسێکە واوە سوسەنای من بکەی هەر من خۆشم عەجیبم لێ دێ بابم منوانی من برادرە بووە زۆر بووی هەڵەسێ کاتە کەسایەتی بریتیە لەو قیناعە بریتیە لەو پەردەیە بریتیە لەو سیمایی کە تۆ بە خۆتی دەبەخشی و دەڕوات لەبیرە نەچێت دەڕوات یعنی چی دەڕوات بۆ شارێکی تر مەملەکەتێکی تر وڵاتێکی تر شوێنێکی تر خەڵکەیە لەم سلێمانی برادەر بوونا لە بەریتانیاوە خەڵک وەسفی کردووە لەم ماوەی خەڵکێک تەلەفۆنی بۆ من کرد لە کەنەدا عەجیبم لێ هات من خزمی نزیکم نییە لە کەنەدا ئافرەتێک تەلەفۆنی کاکتۆ گیان باش سپاسی وەڵا ئافرەتێکی ناسییا من ئەو ڕۆژە نازانم لە چێ بووینە زۆر سوسەنای جەنابتی کردووە ئەو ڕقم تەلەفۆنەکەی وتووە ئەوتم ئەو تافرەت کێ ئەویش لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی و ڕقمەکەی منی وەرگرتووە من باس خۆم ناکەم باسی شەخسیەتەکەم بۆ ومێ دەکەم تۆ لەو جۆرە کەسەبی لە ڕێکخراوی فلان و فلانە وەسفت بکرێت سەناد بکرێت کەسایەتیت هەبێت چونکە کە تۆ دەڵێی خەڵک خراپە بەد خەڵک بە تۆش دەڵێ خراپە کە تۆ خەڵک بە خراپ دەناسی خەڵکیش بە خراپ تۆی ناسیوە کە تۆ دەڵێی فلان کەوت وەڵا فلان شتی تیابوو زۆر باش و چاک بوو دەبێت هەوڵت دابێت ئەو سیفەتە لە خۆتە هەبێت بۆی تۆش کەسێکی باش و چاک و مەزبوط بی کەواتە ئایا مەزهەرت چۆنە ئایا جەوهەرت چۆنە ئایا ڕۆڵت چییە و ئایا مەکانتت چۆنە ئەمانە کەسایەتی تۆ دروستەکەن ڕۆڵ و کاریگەریت هەیە یان نە مەکانتت هەیە یان نە جا بەڕێزی کەڵێ دکتۆر بیمە سیاقە و مەکانت بە چی دروستکەم هەنێ مەکانت هەیە بە خێر هەنێ مەکانت هەیە بە بڕوانامە هەندێ مەکانت هەیە بە زمان دروستە بێ هەندێ مەکانت هەیە لە بواری دینداریە دروستەکات هەندێ مەکانت هەیە عایلە و عەشرەت بۆ دروستەکات هەندێ مەکانت هەیە دەست بۆ دروستەکە قەڵەم بۆ دروستەکە هەندێ مەکانت هەیە دەفتەر و وەرەقە بۆ دروستەکات مەقالەیەک بۆ دروستەکە هەندێ مەکانت هەیە خەڵکێک هەیە بە مۆسیقایەک ناسراوە بەڕێزێکی تر بە لەحنێک ناسراوە بەڕێزێکی تر بە کورتە ڤیدۆیەک ناسراوە بەڕێزێکی تر بە هەندێک مووقفی زۆر باش و چاک ناسراوە کەواتە ئەگەر توێت زۆر باش بی زۆر چاک بی زۆر مەزبوط بی دەبێت لە یادتان نەچێت دەبێت لە یادتان نەچێت ئەزیزەکانی خۆم ئەو خاڵانتان لیان نەچێت کە کەسایەتی دروست دەکات بۆی بتوانانی کەسایەتێکی باش و چاک و مەزبوط بی بەڕێزان پرسیارێک دەکرێت زۆر جارم پرسیارەمان لێکراوە دکتۆر کەسایەتی لەکوایە شوێنێک هەیە توانین بڵین سنتەری کەسایەتیە و لێوە کەسایەتی سەر هەڵەدا و باش بێت سەریح بم لەگەڵتانە منوەکو دکتۆر بەختیار قەنەعەتم وایە لە مێشکایە لە ڕێی مێشکەوە تۆ دڵت پیسە لە ڕێی مێشکەوە چڕ و چاوت داوە بە یەکاڵی پاپۆرە دەغەرق بووە لە ڕێی مێشکتەوە سیمایەکی نورانی و سیمایەکی پێکەنی و زەردەخەنایی بەخۆتە دەی لە ڕێی مێشکتەوە قسەی خراپەکەیت و بە ناوی قسەم حەقە بۆیە ڕقا لە ڕێی مێشکتەوە بڕیارەدەی بەخشن دەبی لە ڕێی مێشکتەوە بڕیارەدەی ڕەزیربی لە ڕێی مێشکتەوە بڕیارەدەی دەستباری خەڵک بگری بۆیە سنتەرە گەورەکە کە بریتە لە مێشک چاو زۆر ڕۆڵی تیا نابینێت چاو زۆر ڕۆڵی تیا نابینێت ئەزیزان خۆتان چاکەزان لە بەرنامەیەکە من هەوڵەدەم کە چۆن خەڵکانی نابینا هەیە لە ناو کووردا لە ناو عەرەبە لە ناو ئینگلیزە لە ناو ئەوروپیا لە ناو فارسا لە ناو هەموو قەومێتەکانەکە چۆتە مێژوو بەڵام بە ڕقەمێکی زعب بۆ کۆنە بە ژمارەیەکی پێوانەی قورس بە ژماری پێوانەیەکی مهم چۆتە ناو مێژوو و بە ئاسانی لە مێژووە ون نابێت وە شوێنی خۆی گرتووە بۆیە خەڵک ناسی لە خۆمان ناسیەوە دەست پێ دەکات کە ئەو سیفەتانە مۆت بەوە خەڵک بناسەرەوە بەوە بڕیار بدە ئەزیزان من حەزەکەم پێتان بڵێم ئایا کەسایەتی دەگۆڕێت بەڵێ ئایا کەسایەتی زیاد و کەم دەکات بەڵێ هەندێک لەسەر چاوەکان دەڵێن کۆمەڵە زانیاریە بۆ جەنابتان دەڵێت مرۆڤ دەتوانێت کەسایەتی خۆی بە قۆت و بەهێزکە ڕاستە مرۆڤ دەتوانێت ئاستی کەسایەتی خۆی نزم کاتەوە یان بەرز کاتەوە لە ژینگەیەکە بۆ ژینگەیەکی تر بەڵێ ڕاستە مرۆڤ دەتوانێت لە ڕێی تەجروبە لە ڕووی خیبرا لە ڕێی هونەر لە ڕێی هەندێ بۆ کۆڵێت کاری باش و چاکەوە کەسایەتی خۆی باش و چاکە کەواتە
کە تۆ بە من دەڵی خەڵک ناسی دەڵێم خەڵک بە ئیشەکانیە بیناسە بە قسەکانیە بە کردەوەکانیە بە ڕەدولفعلەکانیە ئەی دکتۆر چۆن ئەم خەڵکە بڕیار ئافرەتێک ئەڵێ کاکتۆر سبحان الله هەر چەند ساڵم پیاوەکەی خۆم خۆش ناوێ ئەڵم بۆ ئەڵێ وەڵا وەختی خۆی بە ناوەدڵی دایان بەو مەڵم ئەی ئیستا ئەڵێ وەڵا هەر لە کۆنەوە نابێ وەختی خۆی کۆمەڵە سیفەتی تێدا بوو ئێستا باشی کردووە وەختی خۆی دڵی پیس بوو ئێستاوانە وەختی خۆی ڕەزیل بوو ئێستاوانە وەختی خۆی چۆن هەڵەساوی بێم سەرت پانکەم و ئێستاوانە وەختی خۆی شەڕی پێفرۆشتی ئێستاوانە وەختی خۆی جگەرە و نێرگەلە و مەشروب خۆر بوو ئێستاوانە وەختی خۆی نوێژی ناکرد ئێستا تۆبەی کردووە کەواتە کاتێککە یەکێک بە من دەڵێت چۆن خەڵکەکان بناسم چۆن نەزرم بەرامبەر بە خەڵک بگۆڕێت چۆمێکێ لە شتە خراپەکان زۆر جار لە ئێمەی تاکە هەیە یا ڕەبی خوایە بڕیاری شتێک نەدەیت بەسەرێکێکە ئیتر تەواو کەمە هەڵەیە کاکە هەڵەیە هەتا دوێنە و پێرە خالیدی کوڕی وەلید لە مسلمانانی کوشت و دوژمنی مسلمانان بوو و پێوە ساڵسەرم ئەگەر بیتوانایە دەیکوشت یاخود بۆنە بە سەحابەکان دەی بیکوشن واچکە خالیدی کوڕی لە مسلمانانی کوشت و لە جەبهەی بەرامبەر بوو سێ ڕۆژی پێچوو تۆبەی کرد وەگەڕایەوە و لە جەبهەی ئەمبەرە کەسایەتی گۆڕا پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ کردی بە سەر کردە و جەنگاوەری دایە دەستی و بەرەی جەنگی دایە دەستی و تۆبەی لێ قبول کراو و بڕیار درا و من و تۆش بە چالاک و بە کەسێکی قارەمان ناوی دەبێت کاتە دەبێت ئەم عەقلەتە ئێستان فێرمانەکە هەتا دوێنە و پێرە ئەبوو سوفیان دوژمن بوو و ماڵی ئەبوو سوفیان ماڵی تۆڕسەنەوە بوو لە مسلمانان و تا دوێنە و پێرە مسلمانان حەزیان ناکەن ئێستا ئەمڕۆ فەتحی مەکە کراوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئیعلانی دەکات دەڵێ هەر کەسێک بچێتە ماڵی ئەبوو سوفیانەوە پارێزراوە بۆ لەبەرەوەی کەسایەتێکی پێدا لەبەرەوەی شەخسیەتێکی پێدەدا لەبەرەوەی عزەتێکی پێدەدات لەبەرەوەی مەکانەتێکی پێدەدات لەبەرەوەی خۆشی سوقلێکی هەیە و قینەکە بۆیە لە ڕێی ئەوە ئەبوو سوفیان خۆشی باش دەبێت و خەڵکەکانیش باش دەبێت و جیاتی مسلمانان ناکات و نابێت بە منافق و لە ئاخیری تەمەنیشیە بە مسلمانەتی دەبرێت کەواتە ئەمە عەقلێتێکی زۆر باشە لە دینەوە فێر بین کە بە هەمان مەبدە و یاخود بە هەمان عەقڵیەت نابێت بڕیار بدەین بەسەر مرۆڤێک هەتا ئێمە لەم کوردە حیاتی ئێمە ئەوە خراپ بۆ نمونە باپیرەی لە حیزبێک بووە ئەبێ ئەمیش لەسەر و حیزبە بێ ئەبێ هەت بە ئەژداد و ئەبێ لەسەر و حیزبە بێ غەڵەتە بەڕێزان لە ئەمریکا یەک ئیمەیڵێکی هیلاری کلینتۆن کەشە بۆ ئەو ساڵە یەک ئیمێلێک هەندێک لەسەر چاوەکان ئەڵەن نازام چەند هەزار دەنگی لە دەستدا بەس ئیمێلە کەشە بوو نازام چی کردووە چی نەکردووە هەندێک سەر و نهێنی کۆنگرێسی ئین کردووە خەڵک ئاوایە خەڵک بە مۆقیفە گۆڕێ وا بە مۆقیفش باش و چاک مەزبوطە بێت ئێمە لە وڵات و مەملەکەتێکین جەنابەت زۆر باشی ئەشرەفی شەریفی هەر لە خۆیەوە مەسەن پۆستێکەکەی شتێکەکەی با ئەژداد و ئەباو تا دێتە خوار ئەخ نابێت بەڕێزان نابێت بەڕاستی ئەمە خەڵک ناسی نییە و ئەمە عەقڵەتێکی خراپە کە ئومێد دەکەم ئەو ئەزیزانەمان کە لەناو ئەم پۆستان کە لەناو ئەم لایڤیان بەم جۆرە عەقڵەتە بین نەکەن تۆزە زیاتر بڕۆین سریعتر بڕۆین کە ئایا کەسایەتی لە خانوادێک بۆ خانوادێکی تر دەگۆڕێ بەڵێ چکە کە دەڵێن خەڵک ناسی زۆر جار خەڵک لە ڕێی باوکو دایکشیەوە تا ڕادێک ئەناسینەوە بەڵام زۆر نا ینی جین دەورە بینێت کرۆمۆسۆم دەورە بینێت و ژینگە دەورە بینێت کاتێک کە دەڵێن خەڵک ناسی چکەمە دیسانەوە دێڵێمەوە خۆمان تا ڕادێک شتێکم ناسی بۆ مێ دەکەم خودامان ناسی بێت و ژیانمان ناسی بێت بەڵام لەم بینە خەڵکێکی ئێمە کارێکی لەگەڵا دەکەن کە بریتێ لە خەڵک دەبێت خەڵک بناسین ئەگەر نا فێڵمان لێ دەکرێت ئەگەر نا پاشقولمان لێ دەدرێت ئەگەر نا دەرکەوینە تەڵەکەی خەڵکەوە ئەگەر نا بەعکسشەوە عکسیشەوە ئەگەر خەڵکیش هەمووی بە خراپ بزانین دەچینە کون و قوشبنێکەوە بە ئاسانی لەگەڵ خەڵکا تێکەڵ نابێت ئەوەش بۆ خۆی نەخۆشیە ئەوەش بۆ خۆی بەڵایەکی خراپە کە تێکەڵاوی خەڵک نەکەی بۆیە هەردوو دیوەکەی خراپە لەلایەکەوە زۆر خۆش باوەڕ بیت و خەڵک نەناسیت هەر خراپە وەلایەکە زۆر بە گومان بی لە خەڵک و خەڵک بە خراپ بناسیت وە تێکەڵاوی خەڵک نەکەی هەر خراپە کە من ئومێد دەکەم خەڵک ناسین لەسەر ئەساسێکی ئەم بابەتە بێکام ڕۆباسی دەکەین خەڵک بە هەموو دیوە باش و خراپەکانە بیناسی وە هەڵسەنگاندنی بۆ بکەی ئەزیزان پرسیار دەکرێت دکتۆر چۆن بزانین ئەو کەسایەتیە یان ئەو خەڵکە گەشتەی کردووە تەمەن قسەی زۆر لەسەرە
قسەی زۆر لەسەر بەڵام من چەند نمونەیەک بۆ جەنابتانێنمەوە لە سەرچاوەیەکە دەڵێ فرۆید ئەڵەیە هەر کاتێک کەسێک توانی پەیوەندی لەگەڵ کەسانی ترا ببەستێت ماناوێت لە ڕووی کەسایەتی و گەشتەی کردووە هەر کاتێک کەسێک نەیتوانی پەیوەندی لەگەڵ چواردەوریا ببەستێت کوڕێکە یان کچێکە با لەم لایڤەشان لەگەڵ منابێت تا ئێستا برادری نییە نە برادری کوڕ نە برادری کچ نە برادری نابینایە نە برادری ساغ نە هونەرمەندێک نە سیاسیەک نە فلانێک کاتە گەردلم ئازاکە تۆ دەبێت هێواشیواش بە خۆتا بچیتەوە تۆ لە ڕووی ئەگەر بە تەفسیرێکی فرۆیدانە تەفسیری بکەین تۆ وەکو مرۆڤێک نەتوانی و گەشە بە مرۆبوونی خۆت بدەیت کەەوەش بخۆی شتێکی خراپەکە ئومێ دەکەم ئیشی لەسەرکە هەندێک لەسەر چاوەکانی تر دەڵێن هەر فرۆید ئەڵێ کاتێک مرۆڤێک دەتوانین بڵێن ئەم مرۆڤە پێگەشتووە و ئەم مرۆڤە تێگەشتووە و ئەم مرۆڤە ئەتوانین بمانای کەریمە بڵێن گوت پێرسۆناڵەتی واتە کەسایەتێکی باش و چاکە القدرة على الإنتاج بتوانێت بەرهەمی هەبێت بۆیە ڕەنگە عجیبم لێ دێ هەنی لەم سیاسیانە گەر بەم پێناسەیە بێت لەم بەم پێناسی من و تۆ بێ هەنی لە سیاسیە گوناحە پێ بڵێ شخصیت گوناحە پێ بڵێ کەسایەتی ڕاستە داڵی هەیە نەژمەی هەیە نازان پۆستی هەیە فلانە تەقاوتی هەیە چیە بەزم و ڕزمە بەس مادام ئینتاجی نەبێت هەڵەسی و دانیشێڵە من دادەم ناشتا حۆ تا هەشتا و پێشمەرگەم ئێکاکەت خەمە سەر سەرم پێڵاوتە خەمە سەر سەرم بەڵام دوای نەوە چیت هەیە بۆ من دوای نەوەی چیت هەیە بۆ منی گەنج بۆ منی ژن بۆ منی پیاو بۆ منی خێزان بۆ منی کۆمەلگا چیت هەیە بەرنامە پرۆگرام و کۆڵێت کارگەیەک پیشەسازیەک برادری باسییان کردیان کۆڵێت پۆست دێدا و من وا نازام چیوانە من کەوتی لە دوای ئینتیفاازۆ تا ئێستاکی بێژگەرە دووسێ بەنزیخانە ئەوش بۆ خۆی تاپۆی کردو دەسەر خۆی بزن هیچ بەرهەمی نییە بەنزیخانە ژیانی بەنزین سوتاندن و ینی دووکەڵکردن بەسەرم ئاسمانێک کاتە تۆ بەرهەمێکت نەبوو باشە سێ بەنزەخانەتە بۆی هەواڵە بخوابی بادانێکیان معمەلێ بۆیە بادانێکیان معمەلی ئەوتۆماتە بۆیە بادانێ معمەلێکی شەربەتی پرتەقال بۆیە ئەمە پرتەقاڵەیە خەسارە بێت و پرتەقاڵە بێت لە تورکیا لە ئێرانە بۆم بێت بادانێکیان شەربوون معمەلێک بۆیە بۆ ڕۆنی زەیتون معمەلێک بۆیە کاکە کورە نازان بۆ هەر شتێک کاکە هەر هیچ نەبێت بۆ شتێکی بەسیط کە ڕەنگە تۆ عجیب و غەریب دەبێت بۆ پلاسکۆیەک بۆ لایلۆن دروستنیە بۆ شتێک ئەڵێن بۆڵا هیوایەتی بەنزیخانی هەر شوێنێکا تۆزە پارە بێتە دەستێ و عەرزێک پیاکە و لە شوێنێکە و ئەیکا بە بەنزیخانێکی سە خۆتانزان هەر چوار هەناوە ڕووی بەنزیخانی مەبەستم لە چیەکە فرۆید قسەکەی معقولە تا ڕادێک لەمای پشگیریەکەین مرۆڤێک بتوانێت پەیوەندی دروستکات و مرۆڤێک بتوانێت بەرهەمی بێ ئەمە خەڵکێکی باشە لەمو خەڵک بیناسە ئەمە بەرهەمدارە ئەمە کەسێکی پێگەشت و تەمەن سیفەت ئینێکی تر هەیە میلانی کلاین هەیە میلانی کلاین ئەوش یەکێ لە کەسایەتەکانی ترەکە لە ڕووی دەروناسی و زۆر شتی باس کردووە ئەو ئەڵێت چی ئەڵێت القدرة على تحمل مشاعر متضادة ئەوڵێ کەسێکی پێگەشتووە کە ینی لەمایان لە کووردا تۆزە بێ وریابین ئەڵێ کەسێکی پێگەشتووە کە ڕای جیاوازی پێ قبول بێت ینی هەر کاتێک مەلایەک شێخێک سەیدێک دکتۆرێک بەدایەک پەرلەمانتارێک سیاسیەکەت بینی ڕای بەرامبەری پێ قبول نەبوو لە چاو پێکەوتنێکە لە کۆڕێکە لە سیمینارێکە یەکسەری من و سەر و دڵی جیدا و لوتی کرد بە ئاسمان و وەڵا نایەم و عەقلیستم بێ بە حیاتی نایم تەلەڤیزیۆنەوە دەستی لێ بشۆرە بە ڕەئی میلانی کلاین کە توێژەرێکە و شارەزایەکە لە بواری دەروناسی ئەم کەسا ئەم خەڵکایە وتم خەڵک ینی کەسایەتی ئەم کەسە کەسێکی پێگەشتوو نییە و بەداخەوە بە پێگەشتوو نابێت بووە تەنانەت میلانی کلاین پێناسێکی تری جوانی هەیە بۆ کەسایەتی بۆ شخصیت ئەڵێ شخصیتی سەرکەوتویان شخصیتێکی پێگەشتوو نۆڤج یان مەچور پێرسن یان کەسێکی مەچور و کۆڵێ تێگەشتوو مەزبوط ئەو جۆرە کەسێک کە دەتوانێت لەگەڵ هەموو کەسێکە هەڵسوکۆت بکە پێغەمبەر ئاسا لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگەڵ بچووکە لەگەڵ ژنە لەگەڵ پیاوە لەگەڵ پیرە لەگەڵ سیاسیە لەگەڵ نەخوێنەوارە لەگەڵ ڕەش و ڕووتە لەگەڵ عالمە لەگەڵ زانایە لەگەڵ جەنگاوەرە ئەمەمانەوێت ڕاستە ئێمە پێغەمبەر ئاسامان پێ ناکرێت بەس خۆ دەکرێت بەڕچەکەی ئەوە بچین وە ئەو ئەفکار و بیرۆچوونانی کە ئەو تەطبیقی کردووە لە ژیانیا تەطبیقیکەین قسەی تر زۆر هەیە شتێکی تر زۆر هەیە کە هەندێک لە جۆردن بۆرد هەیە جۆردن بۆرد کابرایەکی تری دەرناسە ئەوڵێت کەسی پێگەشتوو ئەوەیە کە پەیوەندی تونند و تۆڵ دروستکات حەز بە ئەمان بکات نەفسی خۆی پێ قبول بێت و زەوق و شەوقێکی هەبێ بۆ ژیان هەندێک لە هەر لە پێناسێکی ترە جۆردن بۆرد دەڵێت کەسایەتی بەهێز و بەقوت ئەو کەسەیە کە
دەتوانێت ئیستیقلالێت بکات بەتە خۆی بڕیاری خۆی پێدەدرێت بەڵێو نەخێرەکانی بۆ خۆیەتی وێ دەکەم تۆی گەنج و جوانم دەتەوێت خەڵک بناسی خەڵک کاتێک تۆی قبوڵەکە بەڵێو نەخێرەکانت بۆ خۆت بێت پاشکۆ نەبیت عجیبم لێ دێ لە وڵاتی ئێمەیە هەنێک کەسێ خۆی بە خەڵک دادنێ خۆی بە مرۆڤ دادنێ خۆی نا بەڵێو نەخێری حیزب بۆی دەکات بەڵێو نەخێری مەزەبێ بۆی دەکات بەڵێو نەخێری نازان فلان فیساب نابێت ناکاکە دەبێت بەهێز دەبێت بەهێز بیزا تۆ موچەخۆریان موچەخۆر نین لە حیزبێکی لە ڕێکخراوێکی من حەقم ئەوە نییە من باسی دەروونناسیەکەت بۆ دەکەم و باسی شتەعامەکەت بۆ دەکەم تۆ دەبێت کەسێکی بەهێز بۆ لە ڕێکخراوی ڕۆشنایی زۆر باشە بەڵام خەڵک با دوی لە ڕوو جناوتۆک مێگەن نەماندا لەبەر خۆمان بڕیاری خۆمانە دەین ئەم خولە بکەینەوە بادراسی بکەم ئەم سیمینارە ببەستین بادراسی بکەم ئەچین بۆ سەفرە بادراسی بکەم هەمیشە نابێ بڵێ جەماعەت خواگە ڕۆشتن کورسێک بۆ منشدانن بۆ خۆ دەردت گرانە تۆ دەبێت خۆت بڕیار بدەیت خەڵک بۆچی بڕیار بۆ تۆ بدات و بە زۆر بێت و یەکسەری لە تەکسی هەڵت گرێ و بڕوا نە تۆ خۆت جارێک دیراسی بکە بە مێشکت بە عەقڵت بیر بۆ چوونت بزانە بینینی مێشکت بۆ ئەم شتە چییە تەنها و تەنها من دیسان وێڵێم تەنها و تەنها بینینی چاوگرنگ نییە چکە ئەگەر دیقەت بدەن من بێتان ناشارم بڵێ وڵا کاکتور خۆی نادە لەو مۆزوعە لە هەموو کتێبانەیە باسی بینینی چاو ناکات باسی بینینی عەقڵەکات باسی توانای عەقڵەکات باسی توانای بیرکردنەوەی عەقڵ دەکات کە تا چەند توانایکی بە قوت و بەهێزت هەیە بۆی بتوانین لە ژیانە سەرکەوتوبی ئەزیزان ئەبراهام ماسلۆ کەسێکی تری زیرەکە لە بواری دەروونناسیە کە ئومێ دەکەم لەسەری بخوێندنەوە ئەو کۆمەڵی خاڵی زۆری و تۆ بە سەریعی دەیڵێم ئەڵێت هێ خەڵک بناسی و خەڵکی سەرکەوتوو بناسی و خەڵکی باش و چاک و مەزبوط بناسی بزانە ئەم سیفەتانی تایان نە خۆی قبوڵە و خەڵکی قبوڵە حەز و ئارزوویەکی جێ هەیە بۆ ژیان واقعیانە بیرەکاتەوە توانای تایە بۆ فێربوون لە بینی هەڵە و ڕاستە دەتوانێت جیاوازی بکات حەزی لێ و توانای هەیە عیلاقاتی تازە ببەستێ ماڵی لە هەڵەبجەی تازە بووە مایەکە ماڵێن هاتۆتە سلێمانی ماشەڵڵا 4-5 برادری هەیە و کۆڕ و سیمینار و شتە ڕوا و بەدڵمە نەخێر باکسەوە 3 ساڵ ماڵی لە سلێمانی ڕۆڵا دکتۆر من برادرەکان بە زۆری لە هەڵەبجێ بۆ وڵا وەختی خۆی ماڵمان لە هەڵەبجێ بۆ 3 ساڵ تو پیاز پاکەکەی ئەزیزەکەم گەنجە جوانەکەم کاتە تۆ برا عزیز دەکەم خوشک عزیزەکەم بووکێکە چۆتە ماڵێک چووی کردو بە ماڵێ 3 ساڵ 4 ساڵ وڵات تێکەڵایم لەگەڵ ئەو خانوادیان نییە بۆ وڵای زۆر حەزم لە بەعیناقیان نیە بە زۆری لەگەڵ پورزا و خاڵجەکەی خۆمای تو 3 ساڵ 4 ساڵ پیاز پاکەی تۆ دەبوو لەگەڵ بووکە لەگەڵ دشا لەگەڵ خەسووە لەگەڵ غەزوورە لەگەڵ هاوسێ و دراوسەیە یەواش یەواش بەڵام لە سنوورە کاتە کەسایەتی پێگەشتو ئەوەیە ئەبراهام ماسلۆ دەڵێت و داهێنانی هەیە تازەگەری هەیە و لە ڕووی جنسیەوە دەزانێت چۆن بوارە جنسیەکانی خۆی ئاراستە بکات نەک بە ڕێگە هەڵەکان و جوان دەبینێت جوان ئەڵێت جوان بینین ئەمە بخۆی سیمینارێکە کە جوان بینین یعنی چی جوان بینین تەنها ئەوە نییە ئەڵی وڵا فلان کەس بەخوا چاوی جوان و برۆی جوان و فلان جوان بینین لە قسەیە خەڵکێکەیە ئەڵێ فلان کەس زۆر جوان بیرەکاتەوە فلان کەس جوان قسە دەکات فلان کەس جوان بڕیار دەدات فلان کەس جوان سیاست دەکات فلان کەس جوان شۆفێری دەکات فلان کەس جوان دوکانداری دەکات فلان کەس جوان وەکۆڵێت چێش لێنە دەنێت فلان کەس جوان وەکۆڵێت بەرگدروی دەکات فلان کەس جوان ڕێڕۆشت دەکات فلان کەس جوان وەرزش دەکات جوان حیفە بەڕاستی ئێمە جوان ڕەبتی کەین تەنها بە بستێکی دەموچاوە هەڵێ ئێمە تەنها لە بستێکی دەموچاوە حەسریکەین واتە سەوت بکەین تەنها ئەو بستە ئیتر تەواو هیچی تر جوان نییە و تەنهاوتە نا جوان بینین زۆرشتی تر ینی خەڵکەیە بیرکردنەوەکانی جوانە ینی شەف ئەبارێت ئەڵێت ئەڵڵاه سێ ئەو بۆنی بارانە چەند خۆش یەکێکی ترڵێ ئۆه برا بەخوا ئەمە وا بڕوا تا ئێوارە ئەبێ بە لافا و هەمومانەبات یەکێکی تر بەفرە بارێت ئەڵێ ماشەڵڵا چەند سپێ یاڕبی خوایە ئەواش
لە دنیا و لە قیامەت بە ڕوو دڵ و دەروون ماسپیکە یەکێک ترڵە چی براڕۆ بەخوا هەستەکەم هەوایەکی پێوێ شەوی بەستێت ئیبادا بین نەکەوی دەکاکە دەبێڵە با چێژێ لە بەفرەکە وەرگرم دەبێڵە بە دوو تۆپەڵە بفر بگرمە دەستمەوە ئەو هۆڵی هێشتاکە دەستی بۆ نەبرد و هۆڵی هەڵامەتەکەیەتی کاتە جوانبینینم دەوێت کە گرنگ اینجا بڕۆ بۆ ژن اینجا بۆ ماڵ بۆ عایلە بۆ خانەوادەکە بەداخەوە خەڵکەیە جوانبینینی نییە لە ژیانە و ڕەشبینەوە ناتوانێت کاتەوەش بخۆی گرنگە تقبل العیوب والنقد والألم ئەبراهام ماسلۆ ئەڵێ دەتەوێت خەڵک بناسی خەڵک بۆوا بناسە بزانە ڕخنەی قبوڵە بزانە عیب و عاری خۆی پێ قبوڵە بزانە ئازارەکانی پێ قبوڵە یەک جارێ ڕخنێکی لێک دێڵی فلان کەس تۆ تۆزی قسەت ڕقە لوتەکا بە ئاسمانە هەتا ساڵی قسەت دەگەڵان ناکە بۆ وڵا شخصیتت ڕۆشان و شخصیتم بۆ ڕۆشانی پێم وتی قسەت حڕقە یەکێکی تر بۆ نمونە مثل وڵا بە حیاتی سەر بە ماڵتانە ناکەم بۆ وڵا ئەو جارە تەلەفۆنم کردو و توتە پێم ناکرێ کاکە پێم ناکرێ ئێرجعو ئەدین بۆ فێری کردووی یەکێکی تر پێتەڵێ وڵا مثل ئەڵێ وڵی دکتۆر بەختیار تۆ سیمینارەکانت زۆر خۆش نییە سەر و دڵی خەڵکەگری زۆر درێژدا دەڕی تەواو زۆر سپاس من وڵای هەر ئەوەنم پێ دەکرێت تەواو تقبل العیوب یعنی تا چەند عیبەکانی خۆتت لە وڵاتی خۆمانە ئەو سەرکردەگەر پێی بڵێ فلان عیبەتیایە ئیبادەتەکە ئەگەر مەسئولێک پێی بڵێ فلان عیبەتیایە حیا و ناوەست بۆ ناڵێ خەسوو ناوێری کورە پیا وڵی پیاوی وایە من قسەم لەگەڵا کردو لە کاکتۆر خێزانم زۆر سەیرت جاری وایە شتێکی بۆ ڕاستەکەمەوە هەتایەک هەفتە لالوتە لێم ئەڵێ وای لاتوی سە پێی ناڵێم وتم وڵا پێی بڵێ دوو لە ڕووجەنابتەوتم چاوی دەرچێت یانی لەگەڵ ڕێزمە ئەیوتم توی پیا و بۆی چاک نەکەیتەوە چێ بۆی چاکاتەوە پیا بۆی چاک نکاتەوە و دشتش ناوێری بۆی چاکاتەوە لە بوو کە لێم ئازرێ و خەسووی داماوی ناوێری دەم کاتەوە ئەڵێ بووکە و خۆت هەفتەی جارێ دێ مانگ جارێ دێ ماڵەکەم با خۆم ڕزاگران نەکەم ئەی کێ بۆی چاکاتەوە وڵا خۆ ڕاست شەکەی وتم داینشێن بەس پێی بڵێژ نەجوانەکەم تۆ وەکو مرۆڤێک وەکو خەڵکێک منیش خەڵکێکم لە بەرامبەر من ئەم عیبانەت یا دەبینم من دەبێت چاکت کەم بۆیە جەنابت کە وەکو نابینایەکی ترە بینی دەنگ بەرز دەکاتەوە پێی دەڵێم یەکێک زۆر دەنگی نزمە پێی دەڵێم یەکێک هەر لە خۆی هاتوو هاوارەکە پێی دەڵێم یەکێکی تر ئەمە ڕۆڵمان چییە ئەی ڕۆڵمان ئیسلاح نەبێ بۆ خەڵکو و خەڵک ئاوا نەناسین وە کە خەڵکیشمان ناسی هەوڵی چاکردی نەدەیت ئەی بەچی چاک بێت من بە تۆ نەڵێم تۆ بە من نەڵێ و هەمومان بە یەکتری نەڵێن کاتە ژیان باش نابێت و ژیان چاک نابێت بۆیە ئەزیزانی خۆم ئێستاکیە زانست و زانیاری زۆر هەیە لەسەر علم النەفس دەروونناسی بۆی خەڵکەکانی پێ بناسی ئێستا لەسەر شێوازی کەسایەتی هەیە شخصیەتەکانێک کە من زۆر درێژی ناکەم و تۆزێکی تر ئەم لایڤە تەواوەکەین و چکە بە دڵنیایەوە جاری داهاتوو بێ هەندێشتی تر لەسەر باسکەین ئێستاکیە علمێک هاتووە بەس باسی کەسایەتیەکانەکە کە ئینشاءالله و تعالە هەفتەی بابن موعیدی داهاتوو باسی کۆمەڵە کەسایەتیتان بۆ دەکەم هەر یەکەی بۆ خۆی فلیمێکە هەر یەکەی بۆ خۆی فلیمێکە ئەرێکە و لەم جۆرە کەسایەتیانە تەکە دوای قسەکانتان بۆ گەڕمەوە هەر لە خۆ تۆڵی وڵا ئەمە دایکم لەمێ وڵا باوکم لەمێ وڵا خەسوم لەم جۆرێ وڵا خۆم ئەم جۆرە سیفەتەم تایە وڵا دکتۆر پورزایەکم هەیە ئەم سیفەتێ هەر یەکەی لە جۆرە کەسایەتەکانتان پێ ناسیێنم بۆی تۆ ئاوا خەڵک بناسی تۆ تەنها و تەنها خەڵک ڕاستە جەنابتان زۆر زیرەک و لێزانن خەڵک لە بنی دنیا بەدەنگە ناسن بەڵێ وایە زۆر گرنگە من جاری وای باوک یان دایک یان جاری کەسێکی نزیکم گێڕایەتی و ئەڵێت دکتۆر بەخواوەزم هیچی گێڕای بزڵ لادم نییە باسی زیرەکی ئێوەی کرد باسی زیرەکی ئەوەی کوتی لە پاسێکا بووم نازانم وتم پارەکەم نەدراوە پارەکەم دراوە و نەفەری بەچەنەوە ئەوانە وتی دوو سێ ڕیز پێش من وتی نابینایەک وەختی خۆی لە لادەکەمەم نەزم توای 10 ساڵ 15 ساڵ چەندە وتی کاک فلان کەس ئەرێوە جەنابتی وتم یاڕەبی سەلامەتی ئەرە وەڵام چۆن ناسیتی وەڵا بەس بەدەنگ تا دوای 15 ساڵ ئەم هاردەستیە ئیشی کردووە من دەموێ من لەگەڵتانم دەستان خۆش بێ ئێوە دەبێ بە دەنگا و بە لەحنا بە شێوازە بە ئوسوبی قسەکردنە زۆرینەی لە هاردی سی و مێشکتانە خەزنکەن و کە زیرەکی و لێزانێکی زۆر بێوێنەتان هەیە لەمەیە بەڵام دەبێت بە هەندێک سیفەتی ترا بە هەندی هەڵسوکۆتی ترا نەفرێک بە هەندێک پرسیارکردنە جاری وایە دوو نەفەری بێگانێت و هەندێک قسەی لەگەڵا دەکەی کچێکی دەتێت شوکەی بە کوڕێکە دەتەوێت کچێ بێنیت کچ و کوڕێکن دەتەوێت کاسبیە بکەن لەگەڵ ئیشێکا لەگەڵ کارێکا لەگەڵ کەسێکا لەگەڵ فلانێکا
هەوڵ بدەن بە هەندێک پرسیار بە هەندێشت بە هەندێک معلومات بیان ناسنەوە کاریگەریەکانیان لە کۆڵە لەسەر لە مێشک و دڵ و دەرونی خۆتانە بزان ئایا کاریگەریان هەیە نا بۆ چۆن دەتوانن بە جوانی بۆ مەزبوطی ئەو کەسانە لە داهاتووە ڕنگدانەوەیان هەبێ لەسەر ژیانتان. بۆیە ئەزیزانی خۆم کۆتا بابەتم کە دەمەوێت پێتان بڵێم ئایا دکتۆر مرۆڤ لە چی پێک دێت، خەڵک لە چی پێک دێت؟ دەکەم بە کۆتا قسەم چکە بابەتەکە دوور و درێژە. مرۆڤ لە چی پێک دێت یان بە نەوەیەکی تر بڵێمەڵی دکتۆر کە دەڵێن ئۆتۆمبیل مەکینەیە گێڕە ئەکسل لە تاخم پێشە چوارتایە سوکان ئەکرێت پێمان بڵێ لە مرۆڤ لە چی پێک دێت و چۆن بتوانین ئەم بەشانەی مرۆڤ ئیشی لەسەر بکەین کاری لەسەر بکەین بۆی بە قۆتر و بەهێزی بکەین. ئەزیزەکانی خۆم کچ و کوڕەجوانەکانم مرۆڤ لە دەوافع ینی هاندانەکان بەشێکی مرۆڤ پێک دێنێت. عادات ئەو عادات و تەقالیدەی کە هەنێکی خۆتت دروستت کردووە، هەنێکی لە دایک و باوک هاتووە، هەنێکی لە دینت وەرگرتووە، هەندێک لە کتێب و لە گۆڤار و لە وتارەکان وەرگرتووە، ئەوە بەشێکی تۆ پێکێنێ. میون حەز و ئارەزۆکانت بەڕێزێک کە حەزی لە خواردنە ناو دەبرێت بە کەسایەتیەکی چۆن بڵێ هیوایەتی خواردنە. یەکێک بۆ نمونە تۆزێ حەزی لە سێکسە و حەزی لە نەزەرە کەسایەتیەکی سەرژنانی یان کەسایەتێکی دوو لە ڕوو چراوتانە چاوبازە نازام چییە فلانە. یەکێکی تر بۆ نمونە مثلەن حەزێکی لە پارەیە ڕەنگە بۆ نمونە کەسایەتێکی پارەپەرست و یان پارە نازام چی بەسەرا بدەن. مویم میولەکان حەزەکان جاروایە هۆکارێکە بۆ دروستبوونی کەسایەتی. عەقڵ توانای مێشکی تۆ بەشێکی گرنگی کەسایەتی پێکدێنێ. عەواتف زۆر باش، زۆر چاکە، زۆر مەزبوطە، بەس سوبحانەڵڵا عاتفیە، عاتفەکە بێتامی کردووە. بە بۆنی ئەم عاتفەیەوە سەرەکەی ئیشی بۆ ناکرێت، کاسبی بۆ ناکرێت، بڕیاری تەندروستی بۆ نادرێ، خەڵک هەڵێ خەڵەتێنێ، کچەڵێ خەڵەتێنێ، کوڕ هەڵێ خەڵەتێنێ کە دەبێ ئاگدار بن. دوایی ئارا والعەقاید والئەفکار بیر و بۆچوونەکانت کەسایەتی تۆ دروستەکە. فڵان کەس با بڕوا بێدینە، بۆ بێدینە کاکە دوو جار مناقەشەی مثلن نوێژی کردووە یان عەقیدەیەکی کردووە شەک نیواش بێت، یان لە شوێنێکا پشتگیری فرۆیدی کردووە، پشتگیری کەسێکی شوعی کردووە، قسەیەکی کۆمونیستی گێڕاوەتەوە، قسەیەکی نازام لینینی وتووە، قسەیەکی داروینی وتووە، قسەیەکی مارکسی وتووە، ئیتر ئەمەڵێتەوە با بڕوا فڵان کەس نابێت. وریابە. جارێکم تۆ دەبێ وریابی بیر و بۆچوون و ئەفکارەکان کاریگەری لەسەر کەساتی دروستەکات بۆ بیر و بۆچوون ئەفکاری خەڵکیش کاریگەری لەسەر تۆ دروستەکە، بەڵام تەنها بۆ بڕیان نەدەی زۆرشتی تر هەیە. بۆ نمونە ئیستعداد ئامادەکاریەکان قودرات توانەکانت من لە داهاتوە لە سیمینارێکە بۆت باسەکەم هەتا تۆ توانەکانت زیاتر کەی کەسایەتی تۆ بەهێزتر و بە قۆت توانە لە گۆرانیە، توانە لە مۆسیقایە، توانە لە قورئانە، توانە لە مەتنە، توانە لە عەرەبیە، توانات لە ئینگلیزیە، توانات لە بواری کۆمپیوتەرە، توانات لە مۆبایل بەکارهێنانە، توانات بڕۆ سەد توانات لە وتاردانە، توانات لە وەعز و بۆ هەندێ ئیرشادات و لە هەندێ بگاندنی پەیامی جوانە. سەدان توانە هەیە کە ئینشاڵڵا لە داهاتوە کەم تا زۆر ئیشی لەسەرەکەین. دوایی ئەوەی کە گرنگ و مهمە بەداخەوە زۆر جار ئێمە حسابی بۆ ناکەین ئەویش بریتیە لە ڕواڵەت کە شتێکش ئاماژەم پێکرد پێشتر زمانی جەستە و لەگەڵ جلوبەرگە ئەمانەش بەشێک لە کەسایەتی پێکێنن کە گرنگە تۆی گەنجی جوانم کە سەیرێن بەرنامەیە دەکەیت بە ئیهمالی وەری نەگریت. دایک و باوکی وایە لە کاکتۆر ئەم مناڵم نازانم بوومەتە پەن بەدەستێ بە تایبەتی ئێستاش دەبین من دایکێک کە ڕەنگە لەم لایڤێشا بێت کە کوڕە جوانەکەم لەم لایڤەیە بە 20 ساڵ 25 ساڵی سەلواچە ماشەڵڵا گەورەش بووە ئەڵە کاکتۆر ئەم کوڕەم ڕاستە نابینایە بەس نەکبەتێکە تاقەتی جلگۆڕینی نییە تاقەتی نییە جاروچین بۆ شوێنی هەر بەو جلەوە ئەڵم دەخۆت بگۆڕ وڵا خۆم ناگۆڕم وڵا تاقەتم نییە کێ منە بینێ نە ئەمە عقلەتێکی خراپە تۆ دەبێ هەمیشە گرنگی بە شێوازی خشت بدەیت بە جلوبەرگت بە ڕیباتت بە چاکەتت بە پانتۆڵت بە جلوبەرگی کوردیت بە لەچکت بە نازان بە ئاباد بە هەموو شتێکت بە گۆرەویت بە پێڵاوت بە هەموو شتێکت
ئەسڵان هەندێک لە سەرچاوەکان ئەگەر مبالغەیتیانەکە مثل هەندێک لە خەڵکەکان ئەڵێن کەسایەتی مرۆڤ ئاوان لە دوورەوە سەیرەکەی 100 تا 40 پێڵاوەکەی دەورە بیرە پێڵاو مار خراپ نەبن هەولێری وتنی 100 تا 40 ئەڵێ پێڵاو کاریگەری هەیە کە من و تۆ ڕەنگە هەر زۆر ئیمانمان بە بۆ یاکردنوشتی نەبیڵین کورە فشەیە و کورە خەیچیەکە ئەوکەی مشکلێ و خەڵکەیە بینەوە یان جارە بە نەعلێکەوە یان جارای بە شەحاتێکەوە دەچین بۆ شوێنێ بۆ مقابلەیەک بەتەماین بۆ نونە سیڤەکەشمان قبول کرێت دەبێت ئاگدار بن بەڕاستی هەڵەیە گەر بەو جۆرە عقلێتە بیرکەنەوە وێ دەکەم پەیامەکەمان گەیان دەبێت لاتان نچێت جاری داهاتوو گەر مقدر نەبێت و خی گەورە نەمان کوشێ و بمێنین ئیشاءالله تعالە باسی کۆمەڵێ کەسایەتی بۆ جەنابتانەکەم کە ئایا کەسایەتیەکان ئەو جۆرە کەسایەتیانی کە هەیە چۆن بیان ناسێکێکەڵێ کەسایەتێکی ئینفعالیە یەکێکی ترڵێ کەسایەتیە گۆڵا دکتۆر فلان کەس فعالیە یەکێکتر لە کەسایەتێکی ترمێت تەرجیع یەکێکتر لە کەسایەتێکی ترمەیە بۆ نمونە مەسەلەن وڵایی بۆ نمونە مەسەلەن وڵا فلان کەس کەسایەتێکی کاریزمیە یەکێکەڵێ کەسایەتێکی تووڕەیە یەکێکەڵێ ئەنواع وشکال هەندێک کەسایەتەکان هەندێک لە نیشانەکانیتان پێڵێم وە چۆن بیناستنەوە و حەزیان لە چی جۆرە ئیشێکە یان چی جۆرە ئیشێکیان بۆ باش نییە کە ئومێدەکەم ئینشاءالله بتوانم لە بەرنامەی داهاتووە و بابەتانتان پێ بڵێم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تاک بە تاکتان دەکەم پێیانەکەم گیان بێت سوپاس بۆ ئامادەکارانی سیمینارەکە بەشتاق